بینەرانی قەدرگانی کوردستان 24 لە کوێکن سلااوان لێبێ. ئەم جارە پێچوانەی هەموو بەرنمەکانی دی بەڕاستی خۆشحاڵ نیم لە تەوەری بەرنمەکەم کە هەڵم بژاردووە، بەڵام ناچارم لە پێناو بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی نیشتیمانی تەوەری ئەم جارەی بەرنمەکەم تایبەت کەم بە مادەی هۆشبەرەکان کە خەریکە دووچاری کۆمەلگەی کوردستانی و گەنج و لاوانی ئەم نیشتیمانە دەبێتەوە. اینجا ئایا دەستی دەرەکی لەم بابەتە هەیە یا ئەوە تا خوازیار لە نێو گەنجی نیشتیمانی من هەیە بەداخم. بەهەرحاڵ بە میوانداری زۆر بەڕێزان ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان نەخیبەرکان بیبانی، دکتۆر ئیبراهیم ڕەمەزان پسپۆر لە وەشیاری مادە هۆشبەرەکان، هەروەها دکتۆر ئومێد قادر پزیشکی پسپۆری دەرونی لە نێو بەرنامەکە من. هیوادارم ئەمڕۆ بتوانین لە ڕووی وەشیاری و لە ڕووی ئەمنیەوە گفتوگۆی ئەم تەوەرە ناخۆشە بکەم. بەڵام پێشەوەی بچینە ناو گفتوگۆکەمان لەبەرەوەی بە شێوەیەکی مەیدانی سەردانی زیندانم کردووە، هەندێک بەندکراو لە نێویدا هەم بەکارێنەر هەم بازرگان دواندوومە کە گەشتونەتە چارەنووسێکی ڕەش بەوەی بەکارێنانی مادەی هۆشبەرەوە. وەک گوتم خۆشحاڵ نیم، بەڵام ناچارم لەبەر بەرژەوەندی گشتی ئەم تەوەرە بخەمە ڕوو بخەمە بەردیدەی ئێوە ێژە با بەیەکەوە سەیری ئەم گرتانە بکەین، دواندنی زیندانیان و پاشان دەگەڕێینەوە نێو ستۆدیۆ بەردەوامی بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵمان. بینەرانی پرۆگرامی بۆ هەمووان، ئێستا من لە زیندانم، زیندانێک دەدوێنم کە پزیشکی هەناوە تووشی مادەی هۆشبەر بووە، بەڵام ئاکامەکەی لە پزیشکێتیەوە بۆ کونجی زیندان. پێم خۆشە خۆی باسی چیرۆشی توشبوون و بەسەرهاتی خۆی بکات. پێم خۆشە بزانم چۆن توش بوویت. سابەتا یەکەمەکەی لەگە برادەمان دانیشەوە هەستەوە و فەرم و ئەوە لە پێشتە بۆ بەکاری ناینی. یەکەم جار دوو جار سێ جار چار جار لەوانەیە خۆتی لێ بگری، بەڵام کۆتاییەکەی چەند جار لێندەر لەگەڵ یاندانیشی زیاتر فرسەتەکە زیاتر دەبیتن کە توش بی و ئاخیرەکەی توش دێ. خۆشە تۆ پزیشکی ئاکامە خراپەکانی بەکارێنانی مادەی هۆشبەر هەمووی دەزانی. بۆ پزیشکێک ئەوە کێشەکە بوو کەواتە تو پزیشکی چەند دەزانیەوە کار خراپەکانی، چەندش دەزانی کەواتاوە هەرمۆنی سیراتۆنینت دەباتە سەری، هەرمۆنی دۆپامینت دەباتە سەری، بەڵام کاتیە خراپەکانی لە باشەکانی گەلە زیاترە. کەواتە یەکەم شت بۆ پیاو با باسی کەم باکانی بەش تەزدیلکە لە پیاوەتی دەرکەوێنی. یەکەم شت پیرۆز باش لە پیاو دەکەین کە لە پیاوەتی دەرکەوێنی. پیاو بێ پیاوەتی چیە؟ هیچ، سفر، بەس بەناو لەگە سمێڵک لە مێشک دەتبا کریەت ناساق گورچیلە چی ناتەوە هەر نەخۆشیەک تووشی مردنت دەکە. چی بەو گەنجانە دەڵێی کە ئێستا دەیانوێە توش بن یاوە تا بەکاری دێنن؟ غەڵات چیان پێ دەڵێ؟ غەڵات بە غەڵەت ڕاز نابێتەوە. خەمت هەبی خۆ ئیلا ئینسانی جەپان لە خەمی خۆی هەردێتن لە بۆ شتانە شتێک حەل دەکرێتن. خوا حەلی لەو مردنی کرد، مردنی زیندی کردەوە، کێشەیەکە چەند گەورە دیتن هەم حەلی هەیە لای خوا. بۆ شتانە حەل ناکرێت نەگەڵ کاتیە زیاتر نییە، کاتە و تەواو دەبی دەپبەشن خەم خواردن نەخۆشی هەموو تووشت دەبیتن، بەس ئەوەندەیە ئەو حابەیان ئەو دەرمانە لەناو قەلبت بستە دەبێت. باشە خۆ تۆ وەکو گوتم کەسێکی زۆر هۆشیار بووی، یعنی بەلایانی کەمەوە ئەگەر کە تۆ پزیشکی
بەلایانی کەمەوە هەشدا هەتا 20 ساڵ پسپۆرەتی خوێندووە لە قۆناغی سەرەتاییەوە هەتا کۆلێژیش تاوا کردووە وایە 21 ساڵ خوێندووە. چۆن کەسێکی ئەوە هۆشیار ئەبێت توش بێ؟ هۆشیاریەکە جانان توش دەکا کەواتە من حەت لەگەڵیان دانیشتم دەمیست بزانم ئەو دەگاتە چ مەرحەلەیەک، ئەوە چی لێ دێ، ئەوە چی مێشکی چی لێ دێ، ئەوە لە کاتی نان خواردن چی لێ دێتن، هەتا گەیشتمە مەرحەلەیەک ویستم ساینتیفیک دیبەیتێک لەگەڵ خۆم بکەم، ساینتیفیک دیبەیت یعنی کوبلەی با بە خۆم بی بەم دوایە کە دیبەیتەکە لەگەڵ خۆم بکەم. باشە هەر لەبەرەوەی کەسێکی هۆشیاری پێ دوایە بڵاوکردنەوەی ئەو مادە هۆشبەرانە سەرچاوەکانی کوێن دەستی وڵاتانی دەرەوەی تێدایە کە ئەوها دەیانێ ئەو میلەتە گەنجیە وڵاتە هەر گەنجێک ئێستا مامە بازەکەم دەرێن پزیشکم پزیشک کەواتە لەگە ڕێز و احتیرام لەو هەربەت بەیەکی سیاسی تر بەڵام پزیشک یەکەمین هەڕەمی دەوڵەتە یەکەمین سەرەکی هەڕەمە ئەو سەرەکیە بەر بتەوە ئەوی هیچ پێ ناکرێت کەواتە ئەو تەبەقەیە کە کەتە ناوەشتا بزانە کە نەجاحەتیانینە. باخی پرسیار لێ بکەم ژیان دووبارە بێتەوە بەکاری دێنی زارشنی دووبارە بتەوە بە حیاتتەوە شاشی ناکەم احتیمال هەموو قەلبم ئازار یابی پاراستۆ لەچینەوە پاراستۆ زۆر بەم نوێ ئێستا پەشێمانی گالێک گالێک تۆ تەمەنت 24 ساڵە چۆن فێری مادەی هۆشبەر بوویت؟ من سەرەتا ئامێردم کرد بەڕێ مێردەکەمەوە فێری مادەی هۆشبەر بووم نەمدەزانی مادەی هۆشبەر چی و چی نییە سەرەتا ئەو کێشای ئەم نەمدەزانی دەوڵوتی خۆم کرد وتمەوە چیت لێکا تۆ هیچ شتێک لێ ناکاتن ناخۆیتن و نانویتن تاو هەر ئەوەندەیە دوای ئەوە شەڕی من و مێردم لەسەر و دەرمانە بوو ئەمن دەمگوت یا ئەمن یا ئەو دەرمانە وای لێ کردم دەیدا پێم فێر ببووم کە فێر بووم دەیگوت ئەگەر نەخۆیتن وەکو نەخۆشی نەفسی لێت هاتووە بخۆ هادە دەبیەوە فێری کردم دوای ئەوە مێردم گیرا دوای ئەوە حاولەم کرد لە برادەرەکانی مێردم دەستم بکەوێت بۆ جۆرە فێری مادەی هۆشبەر بووم لە مێردە جیابوویەوە؟ بەڵێ دوای جیابوونەوەت؟ دوای جوابوونەکەش نەمتوانی واز لێ بێنم بەردەوام بووم لەسەر کێشانی هاوڕەکانی مێردەکەت یارمەتیان دەدەن؟ بەڵێ یعنی سەرەتا کەسێکی کەمم دەناسی دوای وردە وردەوەم لێ هات زۆر خەڵکی بناسی دوای ئەوەی کە مێردەکەت لە زیندان بوو لەگەڵ هاوڕێیانی مێردەکەت چیت بەسەر هات ئاکامی ئەو کێشان و توشبوونەت بە مادەی هۆشبەر وەکو خاتوونێک وەکو کچێک وەکو خانمێک کە زەواجی کردووە بەبێ پیاماوەتەوە چیت بەسەرادایە؟ زۆر زەحمەت بوو ینی تووشی زۆر حاڵەتی کردم زۆر ناخۆشی کردم تووشی برادری خراپ بووم ینی ئەم لێ هات کەسێکم توش بوو ئەمنی حجز کرد بۆ ماوەی چەند مانگێک ئەمنی بردەک نەخۆی یعنی زۆری لێدام کە لە بچەی دەکردم دەرمان خۆر بوو ینی هۆشی لەسەر خۆی نەبوو تێکچ بوو زۆر خراپ بوو بەرامبەرم زۆر هەڵسکۆتی ناشرین و دەعدای لێ کردم ینی کاری زۆر ناشرینی کرد بەرامبەرم دواتر ئێگەڕامەوە ماڵی دایکم گەڕایە ماڵی دایکت فرسەتێکت هاتەوە پێش ماڵی دایکت قوبولیان کردیەوە؟ باڵێ برادر وازی لێ نەدەهێنام بۆ دیسان چوویەوە سەر ینی برادرەکانم هەڵدانەدا خراپتر بن ینی چۆن ئەوان بۆ ڕێگاوە بۆ تەریقی ڕۆشتونە ئایان دەویست ئەمش ئاوا بم ینی ڕۆژ بە ڕۆژ خراپتر بم وایان لێ کردم لە عایلەیان کردم لەدا گولە خوشک و لە برا
دوورکەوتمەوە ئایان لێ کردم حاشام لە هەمویان کرد ئەوان حاشایانەکردی بەڵێ ماڵی دایک وە بەڵێ تۆ منداڵی شتەیە بەڵێ منداڵم هەیە ستاکە لە زیندانی لە منداڵەکە دووری وەکو خاتوونێک خۆی هەمیشە دایک مێرەبانترە لە باوک وانە چ بەو ژنانە دەڵێ بەو کچانە دەڵێ بەو خانمانە دەڵێ یا ئەوانەی کە ئێستا لە زانکۆکانن جیلی تازن جیلی نوێن چۆن ئامۆژگاریان دەکەی ئەو کچانە بە تایبەتی کچەکان کە لە ڕێی زۆرجار لە ڕێی سۆزداریەوە لە ڕێی هاوسەرگیریەوە تووشی و حاڵەتانە دەبن چیان پێ دەڵێ داواکارم لێیان ئەم بوومە قوربانی کۆمەڵگا ئەم بوومە نمونەی زۆر خراپ لە کۆمەڵگا داواکارم ئەوان تووشی فێری ئەو ڕێگایانە بن ئەنی کە مێردیان بخوا کەسێکیان بخوا برایەکیان بخوا داکو بابیان ئاگادارکەنەوە یان دەستگا ئەمنیەکان ئاگادارکەنەوە بۆی کێشەکەیان گەورەتر نەبێتن زوو بتوانن چارەسەری خۆیان بکەن بەو جۆرە توش نەبن کە نەتوانن وازی لێ بێنن چونکی ژیانت تێک دەدا بەڕاستی لە هەموو شتێکت دەکا مادەی هۆشبەرەوە دێنە ئینسانەوە خۆی نەخێر بۆ هیلا بکات هیچ شتێک ناوەڵە دەکاتەوەی بەڕاستی لە پۆتت دەدام لە نامۆس شەرەفت دەداتن ینی حەزم لێ زیاتر قسە بکەی بە تایبەتی کچ گوناحە کچ لە هەموو ڕێگایەکەوە ساحیلکەیە بە قسەی کوڕان فری بەودرێ ینی بە قسەی خۆش و دوایەوە بە عیلاقەتی سۆزداری دەتوانن لە ڕێی دەرکەن ئەم یەکە گومڵەوان نامەوێت هیچ کچێکی کەوای بەسەر بێتن دەمەوێت یعنی پێش وەختی ئەگەر بزانن کەسەکە دەرمانخۆرە ئەما دێوەژبەر بەکارەهێنێتن دایکی باوکی عیلەکەی ئاگدار کاتەوە هەتا زووە چارەسەری ببینێتەوە دەستگا ئەمنیەکان ئاگدار کاتەوە بۆی ئەوەی وەک منی بەسەر نێتن بەکارهێنەرێکی دیکە دەدوێنم کە تووشی مادەی هۆشبەر بووە هەروە لە ڕێی ئەویشەوە چەند کەسێککە لەوانەیە لە ڕافیق و دۆسی بەدەست ئەوە ئازاریان چەشت بێ کەی فێر بووی بۆ فێر بووی چێ فێری کردی بەڵێ سەرەتا من بەر لە 3 ساڵ لە ڕێی هاوڕێکم توش بووم چەند کێشەیەکی شخصی خۆمە بوو لە ڕووی باری گوزەران مشتووە کە فێرش بووم هەتا مردەیەکی باش لەسەری بەردەوام بوو دواتر نەمتوانی واز دەبینم ئەوە بوو هەر کەسێک کە بەکاری دێنا زیاتر لە لای ئەوان نزیکتر بووم ڕۆژانە خەڵکی زیاترم دەناسی ئێستاش کەەوە دەبینی دەست بەسەرم بە ماوەی ساڵێکە لێرەمە دوورکەوتومەوە لەو ماوەدا باش نییە باش نییە کەس لە ڕێی تۆ فێر بووە نەخێر نا بەڵام لەگەڵ چەندان کەس دانیشتم کێشاومە خواردومە بڵێ چیتان بەسەراتوە لەو دانیشتانە کێشە ڕوویدا بێ کێشەی بەڵێ کۆمەڵایەتی هەموو کاتێک کێشە هەیە بڵێ چی ڕوویدا هەندێکم لەو کاتانەی کە مادەی هۆشبەر بەکار دێتن کێشە زۆرە ئەگەر کێشەت نەبێت لەو کاتانە کێشە بۆ دروست دەبێت بۆ کوچی کێشەکەم چیت بەسەراتوە هەندێکم بۆ باس لەوانە کاتێک کە بەکارم مێناوە ینی کەسێک مناقەشەیەکی بەسیتە بووە شتێکی بەسیتە بووە گەورەمان کردووە زۆر گەورەمان کردووە ینی ئەوە نەبووە شتەکەەوە گەورە بێ بەڵام گەورەمان کردووە چەند پێیان توین ڕاوەستن دانیشن هی ئەوە نییە بەڵام هەر بە مێشتی خۆمان کردووە هەر بە عەقڵی خۆمان بەو زەوەی کە تێدا بووینە بەو زەوەمان کردووە دوایە کە ئەو زەوەت نامێنێ یاخود ئەو شتە لە قەڵبت نامێنێ دەزانی چیت کردووە شتێکی چەند گەورە دروست کردووە ئێستا کە تو خۆ لە زیندان دەبینیەوە ساڵێکە لە ژوورەوەی ماڵێ هەوا دەکرد بۆ بێ بڵێن کەسێکی نێزی کرد ئێستا تووشی مادەی هۆشبەر بووە برایەکت ئامۆزایەکت کەسێکی نێزیشی دیکات هاوڕێیەکی ئازیزت هەڵوێستە چی دەبێت پێم خۆشە بەرەوەی هەواڵەکە بزانم هەنی بمرم ڕۆحم دەربێت نەزانم لەوە ڕێزانم حەزابەکەی چۆنە هەندێک و عەزابانە بۆ باسکەوانەی دیتە دووربوون لە کەس و کارت دووربوون لە ئازیزانت دووربوون لە هەموو خۆشەکانی ژیان
هەنێ ئێستا بنوازانم لەو شوێنەی کە لێمە لە دوای ئەو شوێنە دنیا نییە. کێ فێری مادەی هۆشبەری کردی؟ هاوڕێک چۆن فێری کردی؟ خۆت دەدویزیان ئەوان بە زۆر فێریان کردی؟ نا زۆربەی جار کەسەکان لە بیستی خۆیان فێر دەبن. ئەگەر نا ئەم کابراایك بووم مەشروب نەخوارد، هیچ کێشەشم نەبوو. دەچمە دەرێ مەشروبم دەخوارد داتمە مارێ کێشەم نەبوو. بەڵام لە دانیشتێکە برادەرەکەم دەریێنا و کێشای ئەو کاتە بە کێشە کە سەیرم کرد ئەو دەی خوارد هیچ هایبەچی نەبوو. لەو کاتی ئەو دەی کێشات مدەک بوو بەکاری دێنا بۆ ئەو تاسیری نەبوو. بەڵام کە دایە من ئەم کێشام زیاتر و زیاتر مێشم داوای دەکرد. چۆن گیرایی؟ لە سەر جادە بووم، لە شارە بووم، ناو سیارە ماوەی دەمە و لەگەڵ برادێکم بێتن هەندێک پارەم بۆ بێنێ 4 دەورم گیرا. ئێستا ژا لێرە. هەنی چاودێریان دەکردی؟ ماڵێ چاودێرم ێستا. ڕزگارامەکان چاودێریان بە وردی دەکردی؟ ماڵێ. کەس تازیە داوە لە ژیان؟ بەڵێ. چێ تازیە داوە؟ دایک و باوک. چۆن تازیە داون؟ لە ڕووی نەفسی لە ڕووی ڕۆحی زۆر ئازارم دیت بەدەستمەوە. هەنی ئەوەندەی کە پێیان دەوتم مەچوە دەرەوە ئەوە مەکە و پێتەوە دیارە و تۆ شتێک دەکەی و شتێک بەکاردێنی ئینکاریم دەکرد. بەڵام ئێستا دەزانم چەند وەزیەت داوم. ماون لە ژیان؟ الحەمدوللا بەڵێ. بەڵام ئێستا چ بۆ گەنجانە دەڵێ کە بەنهێنی دەیانەوێت مادەی هۆشبەر بەکاربێنن؟ بانێکم پەشمان بوونەوەکی زۆر زۆر گەورە لە دوایە. یانی هەتا ئەو کاتێک توش دەبن کە توش بوون دوای ئەوە دەزانن چیان بەسەر دێ. کارە ساتە بەڕاستی. جەنابەت هاری کار بووی بۆ فرۆشتنی مادەی هۆشبەر بۆ داخلکردنێ بەڵێ. بۆ داخلکردنیش؟ بەڵێ. باشە نەدەزانیەوە کارێکی هەڵەیە دەیکەی بەرامبەر ئەو وڵاتە بەرامبەر ئەو میلەتە؟ بەڵێ وەڵا ئیدی پەشیمان بووم. لەو ئاخرەی پەشیمان بووم. ئەدی لە پێناو چی وات کرد؟ لە پێناو بۆ دەستکەوتنی پارە؟ بەڵێ. پارەوە دێنێ؟ هەندێک جار مەجبور دەبی. وەختی مەجبور دەبی هەمووی شەی. ئاخر کە مەجبوریش دەبی ئاکامەکەی. ئاکامەکەی چییە؟ فکری ئاخری ناکەی. چ بۆوانە دەڵێ کە دەیانەوێت بازرگانی بە مادەی هۆشبەر بکەن و گەنج و لاوی ئەم وڵاتە دووچاری ئەو بەدبەختێ بکەن کەەوە ئاکامەکەیتی ئێستا توی تێدای؟ وەڵا هەموو کەس چی دەبێت 2 جار 3 جار بتوانێت بیکات بەس ئاخرەکە هەر دێتە ئێرە. چیان پێ دەڵێ؟ وڵێ چولێکی خراپە نابیت بکەن تشتی مەمنوعە چێ نابیتە. تۆ بۆ خۆشت بەکارت نێناوە؟ نەتێشاوە؟ تەنها مامەڵەت پێوە کردووە؟ بەس مامەڵەم پێ کرد. هاوکار بووی؟ بەڵێ. لەکوێ زیاتر داخیتان دەکرد؟ لە کێلێدات قەڵات زێڕانیە ئێرە داخل دەبیت. بە ناوچە سنووریەکان؟ بەڵێ. چۆن ئاسان بوو لێ؟ ئاسانکاریان بۆ دەکرا؟ ئاسانکاری نەدەکرا بە قاچاقی داخل دەبیت. چێ دەینارد؟ ئیرانی دیانە. ئێرانی دەیانارد؟ بەڵێ. باشە تۆ تەمەنێک تێ گەنج نیت پای ئەوەندە ئاستی و شاریت چۆن ڕێگەی دەدا کە لە وڵاتێکی وەکو نەیارە دەبێ کە بە ئەنقەز دەیانەوێ گەنج و لاوی ئەم وڵاتە دووچارێ و بەدبەختیە بن بیرت لەوە نەدەکردەوە؟ ئیدی بیرم لەوە کردی بێ بخۆم هاری کار بۆ میدی نەمێژ داخل بیتن. نەدێش داخل بی؟ ئێستا نە. ئێستا ئێستا زیندانی تەبان ئێستا نایری؟ پێی زیندانشی بخۆم هاری کار بووم کە داخلی نەکەم پەشیمان بوومەوە. ئەوانەی کە مامەڵەیان کردی هەمووی گیراون؟ هەمووی گیراون. ئاکامەکەیان هەرێرێ؟ بەڵێ.
دووبارە سلااوتان لێبێ دەچمە لای هێزانامنیەکان بەڕێوەبەرایەتی ئاسایش لەبەرەوەی ئێوە ئەرکتان تۆزێک قورسرە وڵا هەمووی ئەرکتان قورسە لە ڕووی هۆشیاریەوە لە ڕووی چارەسەری و دەرونیەوە بەڵام ئەرکە قورسەکە بۆ دۆزینەوەی ئەو مادانە و بەکارهێنەران و مامەلە پێکراوان ئێوەن تونتان کردووە بڵێ ئێمە هەڵساوین بەدارشتنی استراتیزیەتێکی بەهێز تاواکو بتوانین ڕێگە نەدەین هەرێمی کوردستان ببێت بە ناوەندێک بۆ ساختکردنەوەی مادەی هۆشبەر و هەروها خەڵکەکەی خۆمان بپارێزین لەم ئافاتە هەر بۆیش ئێمە دەستمان کردووە بەوەی کەوا ئەوانەی کە دەستگیریان دەکەین و مەبەستمانە دەستگیریان بکەین ئەوانن کە کاری کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن تاوەکو بتوانانی سەرچاوی هێنانە ناوەی مادەی هۆشبەر یان خود سەرچاوی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر وشک بکەین و هەوڵەکانیشمان دەرخەری ئەوەن کەوا ئێمە توانیمانە بە تایبەت لە ماوەی ساڵی ڕابردوو دەتوانین چەند داتەوە ئامارێک بخینە ڕوو دەرخەری ئەوەن کە توانیمانە بە ڕێژەیەکی باش دەست بەسەر مادەی هۆشبەردا بگرین و ڕێژەیەکی زۆر لەو کەسانی کە کاری کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیریان بکەین ئێمە لە ساڵی ڕابردوو توانیمانە 2482 تۆمەتبار دەستگیر بکەین و لەم ڕێژەیە 1070 کەسیان ئەوانن کە کاری کڕین و فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە و هەروەها 1412 کەسیش ئەوانە بوونە کە مادەی هۆشبەریان بەکار هێناوە و توانیمانە دەست بگرین بەسەر بڕی 482 کیلۆگرام و 482 کیلۆ 126 گرام مادەی ئەو کیلۆگرامەت کرد بڵێ هەندێک زانیاریم دەستکەوتووە دەڵێ گەیشتنی هەر چیرۆگرامێک بۆ ناو ئەم وڵاتە ئەم نیشتیمانە بڵێ زەرەری بڕی 5 ملیۆن دلار بە دوورمەودایی هەتا 10 ملیۆن دلار لە سەرۆت و داهاتی ئەم نیشتیمانەدا ئەوە تا چەندە ڕاستە بڵێ بەتاکید ئەم قسێ بۆ ماوەی درێژ خایەن دوورمەودا زۆر ڕاستە لەبەر ئەوەی ئەو کەسەی کە مادەی هۆشبەر چیلۆیەک مادەی هۆشبەر دەهێنێتە ناو خاک هەرێمی کوردستان ئەمە لەوانەیە بەشی زیاتر لە 2000 جار بەکارهێنان بکات یان خود بەشی زیاتر لە 2000 کەس بکات کە بەکاری بهێنێ لێرە ئەو کەسەیە کە ئاڵودەی مادەی هۆشبەر دەبێت ئەو کەسەیە لە ئیش و کار دەبێت ئەوە با بڵین یەکەم جانبی ئەوەی کەوا زەرمەند دەبێت ئەو کەسەیە دەستی کار نامێنێت لە وڵاتدا و ئەو کەسەیە کە بژێوی بۆ ماڵ و مناڵ پەیدا دەکات ئەو ماڵ و مناڵەیە بژێویان نامێنێت خاڵی دووەم ئەوەیە پێویست بە هێزێکی ئەمنی زۆر هەیە و موچەی پێ بدەیت تاوەکو بتوان ئەو تۆمەتباران دەستگیر بکەن و پارێکی زۆر سەرف بکەیت لە سەرچاوی زانیاری و هەروەها بڵێ هەروەها ئەم بەندکراوە کە تۆ دەستگیری دەکەی لە بەندیخانە تێچووی نان خواردن و مانەوەی و پاسەوانیکردن و هەروەها ستافی پزیشکی و هەروەها جگە لەمە پێویست تێچووی ترمان هەیە ئەویش گواستنەوەی ئەو بەندکراوەیە لە بەندیخانەوە بۆ دادگاکان و هێنانەوەیان خۆش بێم دێم وڵات دکتۆر ئیبراهیم ئاگادارم ساڵانێکە لە بواری هۆشیاری کار دەکەی لە نزیک و ئاگادارتم دەچ ئاستێکی نێستا لە ڕووی هۆشیاریەوە یعنی کۆمەلگەکەی ئێمە لەبارە بۆی ئەو کارە ساتانەی کە بینیمان دووبارە نەبنەوە لەبارین لە ڕووی هۆشیاریەوە بەڵێ کاکسیان زۆر سپاس بۆ بەرنامەکەت زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێزیش بەڕاستی خۆی لە خۆیدا ئەنجامدانی ئەو بەرنامانە جۆرێکە لە وشیاری لای من دەست پێ گوتم خۆشحاڵ نیم بەوتەوە بەڵام من ینی بە دڵخۆشیەوە ئەنی باسی و بەرنامەیە دەکەم چکە بەڕاستی ئەو جۆرە بەرنامانە زۆر پێویستن بۆ کۆمەلگەی کوردی چکە ئێمە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو لە سەرەتا بووین بەس ئێستا دەگەوینە قۆناغێکی زۆر سەخت ئێستا قۆناغی بڵاوبوونەوە و بازرگانیکردن مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان قۆناغێکی زۆر ینی مەترسیدارە بازرگانەکە وتی بەڵێ بەڵێ ئەوە یەکێک لە ڕێگاتی دراوسێ مەبەستێکی سیاسیە ئەمە یەکێک لە ڕێگاکانی باس کرد یەکێک لە شوێنەکانی باس کرد بەڵام ئەگەر تەماشە بکەین هەرێمی کوردستان بەڕاستی لەو سێ گۆشەی کە ئێمەی تێداینە لە هەموو دەرگاکان بۆ مادێ لە هەموو سنوورەکان لە هەموو شارەکان و لە هەموو وڵاتانی دراوسێ ئەنی لە هەموو لایەک بۆمان داخل دەبێ ئێمە دەبێت بەڵێ ئێمە دەبێت بەرگەی ئەو داخل بوونانە بگرین و بەرنامە و پلانی استراتیژیمان هەبێ بۆ ڕێگریکردن و یەک لە بەرنامەکانی کە وشیارکردنەوەیە بۆ کۆمەلگەی خۆمان بۆ تاچی خۆمان ئەبێ ئێمە بەڕاستی وەکو کابینەی نوێم دەورێکی باڵامان هەبێ ئەوەی کە لە ڕابردوو نەما کردو لێ ئێستادا زۆر پێویستە لەم کابینەیە ئەوەی من ئاگادارم لە نزیکەوە سەرۆک وەزیران
زۆر جددیە لەسەر ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر چونکو ئەو بینیمان ئەوە هەموو سەرمای ئەم نیشتیمانەیە تووشی ئەو کارە ساتە دەبێتەوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئەو هەموو کێشە و جیابوونەوە و منداڵ و ژن و مێرد و دەمێ بزانم گوتم لە مێژە تۆ لە ڕووی وەشاریەوە کار دەکەی پسپۆرەتەکەش هەر لەم وارەیە ئەم کابینەیە هەنگاوی باشی ناوە بەڵێ ئەم کابینێ بەڕاستی ئەوە بەرەو کۆتایی دەچێت بەڵام لە سەرەتا هەندێک هەنگاوی جددی درا بۆ دانانی استراتیژێک لە ڕێگەی بۆردی بەرەنگارونەی مادۆژبەرەکان کە بەڕێز جەنابی وەزیری تەندروستی سەرپەرشتی دەکا هەندێک بەرنامەی استراتیژی دادران بۆ چۆنیەتی ڕێگریکردن لە ڕووی ئەمنی و لە ڕووی وشیارکردنەوە بەڵێ لە ڕووی وشیارکردنەوە بەڕاستی من وەکو خۆم تا ئێستانی دڵخۆش نیمە بەو هەڵمەتە هوشیاریە ئەبێ لە ئەمڕۆوە لە بەیانیەوە دەست پێ بکەین بە هەڵمەتێکی نیشتیمانی جددی هەر هەمومان ئەوانەی کە پسپۆر و ئەوانەی کە بەرپرس لە وڵاتە بۆ نمونە ئەرچی وەزارەتی تەندروستی کە برای بەڕێزمان کاکتۆر لێرەیە چ ئەرکێک دەکەوێتە سەرشانی پزیشکە بەڕێزەکان وەزارەتی ئەوقاف لە ڕێی مەلایەکان وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێی ڕۆشنبیرەکان بۆ نمونە وەزارەتی پەروەردە زۆر گرنگە وەزارەتی خوێنی باڵا لە ڕێگەی ئەنجامدانی کەمپین لە ڕێگەی ئەنجامدانی توێژنەوەی زانستی ئەبێ بزانین ئێمە ئێستا لە چ قۆناغیشین بالفعل ئەو قسەی کە من دەیکەم ئەو قۆناغە سەختەمان تێپەڕاندووە کە ڕێژەی بڵاوبوونەوە زۆرە ئەگەر من هەندێک داتا وەکو برای بەڕێزم جەنابی ئەفسەر خستێ ڕوو باسی ڕابردوو بکەین لە ساڵانی 91-92 تەنها یەک بەندکراومان نەبوو باشە من دە ساڵ دەڕۆم ساڵی 2000 لە 91 تا 2000 نزیکەی 80 بەندکراومان هەبوو لە کوردستان 2010 نزیکەی ئەگە حاڵە نەبوو 889 کەس بەندکرا و بەکارێنەر ساڵ زۆر بەڵێ زۆرە ئێستا لە ساڵی 2024 ڕێژەکە کە لە یەک ساڵ زیاتر لە 2400 کەس دەژی کراوە لە یەک ساڵ 2400 کەس دەژی پێ دوایە سەبەب چی هەر ئەوەیە بەڵێ ئەگەر باسی خەسەوات قەسی تێدا یان ئەوە تا خوازیاری لەسەرا بەڵێ لە ڕووی وشیاریەوە بەڕاستی هەمومان وشیار بووینەتەوە کە ئەو مادێ زۆر مەترسیە پێ دەڵێن تیرۆریسپی بالفعل لەسەر هەموو تاکەکانمان لەسەر هەموو تیرۆریسپی ئەوە لە تیرۆری ڕەشیش خراترە زۆر خراپە بەڵێ بەڵام مەسلەکە لۆ ناویلێنە تیرۆریسپی چکە هێواش بڵاو دەبێتەوە هێواش بڵاو دەبێتەوە بەرەو هەموو جەستەمان دەبێتەوە هەنی بەرەو هەموو کوردستان بڵاوێت ئەو مادە ئێستا وجودی هەیە و ئەبێ بەرنامەی استراتیجیمان هەبێ بۆ وشیارکردنەوە من باسی وشیارکردنەوە دەکەم وشیارکردنەوە چۆن ئەنجام دەدرێت بەڕاستی یەکێک لە بەڵێ قۆناغەکانی وشیارکردنەوە یەکێک لەو قۆناغانی کە پێویستە بەڕاستی دەستگاکانی میدیایی گشتی بینرا و بیسترا و سۆشیل میدیا کۆنتترۆل بکرێ هەر بەرنمەیەک و هەر کەسێک کەستا باسی مادە هۆشبەر نکات چکە بەڕاستی هەندێک جار دەبێتە ڕیکلام من زۆر بەترسەوە لە ناو بەرنامەدانی بەجددی یعنی دەمەوێت تاکید کەمە بزانم چ لە زاری من دێتە دەر زۆرمانە بەخێر مباشر تۆ ڕیکلامیان بۆ بکەیت بەڵێ وشەکان زۆر مەترسین دەبێت ئێمە سانسۆر لە سەوشەکان بکەین بەڕاستی چکە هەندێک جار میدیاکان دەبێنە ڕێکلام بۆ بازرگانان بۆ شوێنەکان کە بڵێ لەو شوێنە داخل دەبێت ئاسانە و لەو شوێنە داخل مەکەن ئەنی قۆناغەکانی ڕوبەڕبوونەوە ئەبێ زۆر تۆکمە زۆر ئەکادمی بێ دووەم دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان ئەبێ بەرنامە و استراتیژێکی نیشتیمانی هەمەلایەن کوردخایان و درێژخایان بۆ نمونە بۆ ساڵی 2025 ئێمە چی بکەین و بۆ ساڵی 2030 چی بکەین بۆ 2050 چی بکەین ئێمە ئەو بەرنامانەمان هەبێ زۆر تۆکمە بێ واتە دەستگاکانی میدیا سانسۆریان لەسەر دابدرێ و دام و دەستگا فەرمیەکانی دەوڵەت ئەبێ هەر هەمویان ئاگاداری خەتەواتی یەکتر بن ئێمە بەڕاستی ئێستاوی من سیر دەکەم لە کۆمەلگەی کوردی دام و دەستگاکان زۆر ئاگاداری یەکتر نینە ئەبێ هەماهەنجێکی پتەوتر هەبێ بۆی ئاگادار بن لەڕێی دەستگا ئەمنیەکان ڕوبەڕبوونەوەی دەستگا ئەمنیەکان بڵێ زۆر ماندوون زۆر هیلاکن زۆر پەرۆشن بۆ زۆر زار شەیدیان داناوە زۆر برینداریان داوە کارمەندی ئەمنی لە کاتی ڕوبەڕبوونەوەکان بریندارە بە شەیدەون بەداخەوە هەمیزەرە بە وڵاتە ئەبێ ئێمە زۆر بەرنامە هەیە بۆ ئەوانیش ئەنجام بدەین ڕاهێنانی سەرکەوتوو بۆ دەژیرکردنی دەستخۆش دەگەرم وڵات کاک دکتۆر لە ڕووی دەرونیەوە ئەتۆش ساڵانێکی زۆرە ئەوەی زانیاریم کۆ کردوەوە جەنابەت چارەسەریان دەکەی ئەوانەی کە دەگەڕێنەوە نێو کۆمەلگە جارێکی دی پێم خۆشە پێم بڵێ ئەوانەی کە بەکارهێنەرن جیاوازیان چێ لەگەڵ مرۆڤێکی ئاسایی چۆن
من کاتێک براکەم ئالوودە بووە یان خزمێک و کەسێکی نزیکم ئالوودە بووە من بیناسمەوە و خێرا دەستگا ئەمنیەکانی لێ ئاگادارکەمەوە وەسفی ئەو کارەکتەرانەمان بۆ بکە بۆی بیان ناسینەوە جیاوازەکانیان چێ لەگەڵ مرۆڤێکی ئاسایی بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆ جەنابەت بۆ ئەم دانیشتنە چکە مۆزایکی بەڕاستی ئافاتێکی گەورەیە بەڵایکی گەورەی بۆ کۆمەڵگاکانی بەشەریەت سەبارەت بە ئەو ناسینەوە و بتوێت تەشخیصێکی یا جایکەیتەوە بێشک ئەو مادەیە تەسیر لەسەر سێ عاقیبەتی گەورەی هەیە یەکەم عاقیبەتی جەستەیی کۆمەڵی مەشاکلی جەستەیی لە هەموو ئۆرگانەکانی جەستەیە دروستەکە لەوانەیە ئێستا کات نەبێ من دانیشتم بە تەفسیل باسی مێشکەم و چاوکەم و دەم و لێ و جۆ و هەتا هەموو کۆ ئەندامەکانی نییە جسمی بەشەر بە جۆرە لە جۆرەکان کاریگەری و عاقیبەتی خراپی لەسەر دروست دەکات لە ڕووی دەرونیەوە ینی ئەو کەسە تووشی مەشاکلی گەورە بێ دڵی توندە عاجزە هەڵەتێ بێتاقەتە حزوری نییە خەوی باش نییە خواردنی باش نابێ بێلەوە احتیمان بە خۆی نادا بێلەوە تۆنی هەڵس و کەوت و تەعاملی بە لەگەڵ کەش و هەوای کۆمەڵایەتیە زۆر کزە بێت تەواجودی نابێت پاشکشێ کۆمەڵایەتیە کات بێلەوە ینی توندوتیژە بێ بەکارهێنانی شتی ناخۆش و ئەگەر نەکات توندوتیژی جەستەیی توندوتیژی لە ڕێی قسەشەوە لە ناو خێزانەکە ئەنجا لە دەریشەوە بە بەردەوامی کێشە دروستەکەن چونکە بەڕاستی ئەوێ ینی دایک و باوکەکان ئەو شتە بزانن ینی ئەم گەنجە گۆڕاوە لە ماوەی ساڵێکە لە ماوەی ساڵ و نیوەکە ئەچێتە دەرەوە کە زانزانەکانیەوەی کە بینیمان بەڵێ لە ڕوانگە کۆمەڵایەتیەوە بەڵێ ینی مەسەڵەن حزوری نامێت لە ناو خێزانە مشارەکە ناکات لە ناو خێزانە هەر لە ڕووی پزیشکی و جەستەیەوە کێشەی کەم خۆراکی و ئەو شتانەی توش بەڵێ وتم پاشەکشەی کۆمەڵایەتیەکە سلوکی خواردنی ئەگۆڕێ سلوکی خەوی ئەگۆڕێ سلوکی احتیمامدانی بەخۆی ئەگۆڕێ ئەگەر مەسەڵەن گەنجێکە خێزاندارە توانایی سێکسەکانی کەمە بێتەوە ناتوانێت نییە حزۆرێکی هەبێت لەگەڵ خێزانەکەیە ئەمە زۆر بە کورتی ینی باسی یەکەم لە عاقیبەتی دەرونی بێلەوە عاقیبەتی کۆمەڵایەتیمان هەیە تێکەڵ نابێ پاشەکشەیەەکە مەرحەبای کەس ناکە بیشمانەوە نەمانێت ئێمە خوا ئێمە دروست کردووە مەخلوقێکی کۆمەڵایەتین وەکو ماسی و ئاواین چەند پاشەکشێ بکەین مەشاکلی ڕۆحیمان زۆر نەمانی ئەنجا لە ڕووی کۆمەڵایەتەوە با بڵێن لە کاتی کەمبوونەوەی مادەکە لە جەستەیە لەوانەیە شپرزێکی زۆری پێوە دیارەیە زۆر ناڕەحەتە بێت جاریوە سایقەیەکە احترامی مەسەلەن ئەو شوێنە هی ئەوێ لەسەر سی لێ بخاک دکتۆر ئەوانەی کاتونەتە لات لەو چەند ساڵێک کە ئەزمونت هەیە نەجاحەتیان هێناوە جارێک کە بە خاوێنی بگەڕێنەوە نێ کۆمەلگا نسبەی باشەیە ئامادی باش لە بەردەستان یاوەتە هیچ سوود نابینن ئەوانەی کە دێنە لات بە حەزم لێ بەڕاشکاوی پێم بڵێ یعنی ئێستا من توشبوو یەکەم دەستگا ئەمنیەکان منی گرتووە ماوەیەک زیندانی کراوم هاتوومەتە دەر منیان ناردۆتە لای دکتۆرە دەرونیەکان بۆی چارەسەر وەرگرم جارێککە بە شێوەیەکی باش بێمۆنێ کۆمەلگا ئاماری دڵخۆشکەرت لای بندەیتە بزەبت بە دقیقی ئامارێکی وازەح نییە لە بەرچاوم بەس ئەوانەی کە گەورەترین کێشەمانەوەی ئەوانەی کە دەست پێکن لە بەنی 15 بۆ 20 ساڵی بەڵێ کە یعنی ئەمە هێشتا گەشەی ڕۆحی ئەو ئینسانە کامل نەبووە تۆکمە نەبووە نظامی حەلی مشکلەی دەرونی هێشتا کامل نەبووە لە ڕووی کەسایەتیەوە هێشتا کامل نەبووە قدرەی بڕێردان و قدرەی شیکردنەوەی ڕوبەڕۆی پێوترە پرۆبلم سۆڵڤین واتە نظامی شیکردنەوەی کێشەکان ئەمانە عادەتەن مەشاکلمان زۆرە بێ لەگەڵیانە چونکە مناڵە دقێکی زۆر خراپی وەرگرتووە ئەوانەی کە لەسەر و 22 ساڵی و 23 ساڵی و هەتا ئەگاتە 45 ئەوانە کەوانە فێرە بن تۆزێ ئیستیجابەیەکی سەریعتر زامێکی باشتریانە بێ ئەوانەی کە بەتەمەن باشتر دەگەڕێنەوە نێ کۆمەلگا بڵێ کاریگەری بە ئاسانی ئەتوانی کۆنتترۆلی کە چکە عمرێکی سەرف کردووە زۆر چاک بێ ئەو مادەی لای دەستگا ئەمنیەکان
کاگرەکان پێم وابێ لەم کابینێ زۆر توندتان کردووە ئەویش بە ئەوەی زانیومە یاساکەتان هەموار کردەوە بە تایبەتی لەسەر مادەی کریستال ئەو توندبوونە چۆن بوو؟ بەڵێ خۆی کریستال لە خشتەی شەشەم بوو هێنرایە خشتەی یەکەم بە پێی بەیانی ژمارە سێی 19/1/2023 بە پێی بەیانی وەزارەتی تەندروستی کەوا سزاکەی لە دادگای کەتنەوە هێنرایە دادگای تاوان واتە لە دادگای جونحەوە هێنرایە دادگای جینایەت تاوەکو سزاکەی تونتر بێ هەر کەسێک کە مادەی هۆشبەری زۆری کریسال بەکاری دێنیان کڕین و فرۆشتنی پێوە دەکاتن تاوەکو بە تووترین شێوە سزای یاسایی بدرێت. و ئێمە لە ماوەی ئەم کابینەیە بە شێوەیە کارمان کردووە هەوڵمان داوە لە قۆناغی هێرشکردن دابین نەوەکو بەرگریکردن. ئێمە هەوڵمان داوە زۆر بە وردی زانیاری کۆ بکەینەوە بەر لەوەی ئەو مادە هۆشبەرە لە شوێنی لەو شوێنەی کە ئاراستەی هەرێمی کوردستان دەکرێت جا هەر وڵاتێک بێتن ئێمە زانیاریمان دەستگا میدیاکان بەردەوام دەبین کە دەژین. بەڵێ ئێمە پێشتر زانیاریمان هەبوو لەگەڵ هاتنە ناوەی خاکی هەرێمی کوردستان تۆمەتبار و ئەو موادەی کە لە لای بووە دەستی بەسەر داژراوە تۆمەتبارەکەش دەستگیر کراوە و پەراوی لێکۆڵنەوەی بۆ کراوەتەوە تاوەکو بە توندترین شێوە سزای یاسایی وەربگرێتن. ئێمە شەو ڕۆژمان خستۆتە سەر یەک و هەڵساوین بە ئەنجامدانی کۆمەڵێک چاڵاکی وەکو ئەوەی کە کۆمەڵێک سمینارمان ئەنجام داوە و بەردەوامیشین لە ئەنجامدانی ئەم سمینارانە لە زانکۆکان لە پەیمانگاکان و لە قوتابخانەکان و هەروەها هەڵساوین بە پشکنینی کافتریاکان و معسەلی نێرگەلی کافتریاکان و پشکنین کافتریاکانیان بەڵێ ئێمە لە ماوەی ئەوە ئەسڵ ئەساسیە بوو خۆی لە خۆیدا هەیبوو بەکارهێنەری مادەی هۆشبەر هەوڵ دەدات بە جۆرەها شێوە مادەی هۆشبەر بەکاربێن یاخود کافتریاکان کاگەرکان بڵێ تاوەکو ئێستا ئێمە وەکو دەستگای ئەمنی هیچ کافتریایەک لە هەرێمی کوردستان مادەی هۆشبەری تێدا بەکار نەهێنراوە وەکو ئەوی بڵێ تێکەڵ کرابێ لەگەڵ نێرگەلە یان بە شێوەیەکتر کێشرابێ کافتریاکان ئێمە ناتوانین بڵین سەرچاوی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەرن بەڵام ئێمە پێویستە لەسەرمان پێش بگرین لە ڕوودانی هەر ڕووداوێک نە ئەوەی چاوەڕێ بکەین تاوەکو ڕووداوەکە ڕوودەدات ئێمە زیاتر لە 120 کافتریامان بەسەر کردوەوە لەم ماوەی دەرمانخانەکانیش ئێستا لەم کابینێ و لەم ساتە وەختێک کە گەنگەشە دەکەین و بزانم لەوانیشتان تونند کردووە لە دەرمانخانەکان ئەوە چۆن بوو چکە پێشتر دەیانگوت بە ئاسانی هەندێک حەبوو دەرمان کە ئەوەی لەم بابەتانەیە بەدەست دەکەوت ئێستا چۆنە ئێمە تەعاهود یان خود بەڵێننامە وەردەگرین لە خاوەنی کافتریا بۆ بە هەمان شێوە بەڵێنناوەمان وەرگرتووە لە خاوەنی دەرمانخانەکان کەوا هیچ دەرمانێکی پزیشکی هۆشبەر نەدرێ بە هیچ کەسێک بەبێ ڕاچێتەی دکتۆر و لە ئەگەری کردووە تاقیتان کردووە بەڵێ کارمان لەسەری کردووە زیاتر لە 600 دەرمانخانە بەڵێنناممان لێوەرگتون و ئیجراعەتمان بەرامبەر کردوون و بەردەوام لەژێر چاودێریدان هەیە بینێرە بزانن دەیدەن یان نایدەن بەڵێ لەژێر چاودێریدان و بەردەوامیش لەژێر چاودێریدان و ئێمە بەردەوامی لەم هەڵمەتە و هەروەها هەڵساوین بە وەرگرتنی بەڵێننامە لەو کۆمپانیانەی کە کاری گواستنەوە دەکەن واتە کەلوپەل دەگوازنەوە لە وڵاتێک بۆ وڵاتێک تریان خود لە ناوخۆی هەرێمی کوردستان بەڵێ بەڵێنامان لێوەرگتون و لە ئەگەری گواستنەوەی یان خۆتە ڕوودانی هەر حاڵەتێکی گواستنەوە ئەگەر مادەی هۆشبەری تێدا بێ ئێمە بە توندترین شێوە ئیجراعەتی یاساییان لەگەڵ دەکەین ڕاستە و خۆ دەستگیریان دەکەین و پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ دەکەین تاوەکو بە توندترین شێوە سزا بدرێن. دەستخۆش کاک دکتۆر ئیبراهیم دەڕووی هۆشیاریەوە اینجا بابێنە ڕووی یاسایی بەڵێ ئەو سزایانەی دانراون پێت باشەیان ئێستا قورستر دەوێت من هەموو کات بەتەنها گرتن ئاخر یعنی ئەو باس نیە بەتەنها گرتن مەسارفێکی زۆر لەسەر داهاتی گشتیە لەسەر ینی زەربە لە ئابووری ئەم وڵاتەدا چی دی بکرێت لە ڕووی یاساییەوە باشترە لە ڕووی یاساییەوە بەڕاستی ئەبێ بازرگان سزای لە سێدارە بدرێ من دائیمە لەگەڵ ئەوە بوویمە ئەبێ بازرگانی مادەی هۆشبەر بازرگانی گەورە ئەبێ لە سێدارە بدرێ باشە لەگەڵی بە شێوەیەک هاوڕام لەگەڵ قسەکانی دکتۆر لەبەرەوەی ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ساڵانی ڕابردوو سزای لە سێدارەدان بوونی هەبوو لە عێراق مادەی هۆشبەر زۆر کەم بوو لە هەموو عێراق و هەرێمی کوردستانیش بەڵام دوای نەمانی سزای لە سێدارەدان کاک دکتۆر تۆش هاوڕای لەگەڵی سزای سێدارەدان
من بەڕاستی وایەکی یاسایی ئەوانم نییە زۆر وەکو پزیشکێکی دەرونی ئەچید بەناو لە نەوەکانە بێ عقوبە بدرێ جا سێدارەژێکێکە لە عقوبە گەورەکانە بەڵام چووکە خۆی تیرۆرە و ڕەتی هەیە بە ئاسایشی نیشتیمانیەوە درستە تۆ ئەمنی قومی ئەو وڵاتە تێگەشت هەیە بە ئاسایشی نیشتیمانی ئەوە ئیشێکی ینی تاوانێکی زۆر گەورەیە بەڕاستی دکتۆر ئیبراهیم بەڵام لە ڕووی ماس کرایمە ماسکرایم ڕاستە لە ڕووی تاوانەوە تاوانێکی زۆر گەورەیە ئەبێ بەڕاستی بازەکەشی گەورە بێ کە بازەکەی بەڕێی من لە بۆ بازرگان ئەبێ سزای سێدارە جێبەجێ بکرێ باشە ناکرێمە لە ژێر بەندەکانی مافی مرۆڤین بڵێن نابێ سزای سێدارەدان جێبەجێ نەکرێ ئەبێ جێبەجێ بکرێ و بە هەر شێوازێک بێ پێویستە جێبەجێ بکرێ بەنسبەت بەڕاستی ئەو کەسانەی کە لە ڤیدیۆکەش بینیمان هەندێک خەڵک لە ڕێی هاوڕێی خراپ لە ڕێی خەڵکی لابەلا توش دەکرێت ئەوەش بە بەرنامە توش دەکرێت تەوان ئەبێ ئەوانە زیاتر چاپۆشیان لێ بکرێت لە ڕووی چارەسەریەوە بۆ نمونە کەسێک جارێک بەکاری هێناوە ئەبێ ئێمە لە ڕێی کلینیکەکانەوە لە ڕێی سنتەری شیانەوە ئەبێ چارەسەری پێویستیان بۆ وەربگرێت فایدێکی ئەبێت بۆ نمونە بۆ کردی بە دوو بە سێ بەڵێ ڕێکار هەیە کاکە سەنجە ڕێکارێ بۆ نمونە کە دەرمانخانەیەک بەڵێ نامەی لێ وەردەگرێت کە مادەی دەرمانی هۆشبەر نەفرۆشێتە خەڵک ئەوەش بۆ زۆرە ئەبێ ڕێکار بەرامبەر خەڵک بگیرێتەوە بۆ نمونەوە ئەگەر کەسێک جارێک دووجار بەکاری هێنابێت دەبێت لە سنتەری شیانەوە چارەسەری پێویست بکرێت کە ئێستا نیمانە لە کوردستان بەڕاستی ئەمە خەلەلێکی گەورەیە نزیکەی 3 ساڵە کار دەکرێت بۆی ئەو سنتەرە شیانەوە دروست بکرێت بەڵام نیمانە تا ئێستا ئەوە بۆردەکە خەریکە دروستی دەکات نازانم بەسکرێ ئەوش خەرجێکی دیکە لە سەداهاتی گشت بەڵام بە هیوان لەبەر بەرژەوەندی گشتی ویلادارین ئەبێ بکرێتەوە ئەم سنتەرە چکە لە یاسایەکە وا دەڵێ لە یاسایەکەی خۆمان دەڵێ دەبێت سنتەرێکی شانەوە دروست بکرێت یاسایەکە لە 2020 دەرچووە ئەمڕۆ 2024 ئەمە پاش 4 ساڵ سنتەرەکە نەکراوەوە ئەبێ دروست بکرێت ئەم سنتەرە بۆچی ئەم سنتەرە بۆ کەسانەیە کە جارێک دووجار بەکارێنەری مادەیۆش بوون ئەبێ چا بکرێن و بێن و کۆمەلگا ئەمەش لە ڕێگەی کۆمەڵێک بەرنامە بۆ نمونە بەرنامەی دەرونیان دەبێت بۆ دابدرێ چارەسەری پزیشکیان بۆ دابدرێ زائیدەن بەرنامەی ڕۆشنبیری گشتی ئەبێ ڕۆشنبیری گشتیان بدرێتێ بە شێوازێک کە دوور بکەنەوە جارشکە نەسنووسە ئەو بەرنامانە ئەبێ هۆشیاری یاساییان بدرێتێ زائیدەن ئەبێ وەرزشیان پێ بدرێت ڕۆژانە ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکارێن بە بەرنمەیەکی زۆر تۆکمە جەدوەلێکی ڕۆژانەیە بۆ دابنرێت بۆ ئەوی جەستەیان بێتەوە ئەو جەستەیە کە وەکو ئێمە چۆن لە دەرەوە ئاسایی دەژین وەکو مرۆڤێکی ئاسایی بەهێز بۆ ئەوی جارێشتر جسمی داوای ئەو مادەیە نەکاتەوە دکتۆر جان ئەوانەی کە بەکاری دێنن وەکو پسپۆرێکی دەرونی لە نێوانی تاوان و نەساغی و نەخۆشی کامیان پێدەدەی ئەوانەی کە بەکاری دێنن لە نێوانی تاوان و نەخۆشیدا کام تعریفیان پێدەدەی نەخۆشینیان تاوانبارن فعلەن خۆی پرسێکی زۆر زۆر جوانە بەنسبەت وشەی ئاڵوودەبوون واتە ئیدمان حاڵەتی نەخۆشیە بە پێی تەصنیفی جیهانی نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی دوو سیستمی تەصنیفمان هەیە واتە پۆلێنکردنمان هەیە کە سیستمێکی ئەمریکیە سیستمێکی جیهانیش هەیە ئەتیبارەکرێ بە نەخۆش ناتوان من وەکو تاوانبارێک سەیری کەم دەروی دەرونیەوە بەڵام مشکلەکە لەکوێ تاوانبارە بێ ئەم ئینسانە کۆنتترۆڵی خۆی لە دەستەیە بەرامبەر خێزانی بەرامبەر منداڵی باوکە ناتوانێت حزوری هەبێ وەکو باوکێک و مەسئولێتی خێزانەکە لە ئەستۆ بگرێ وەکو دایکێک عینەشت یاخود منداڵێکە ئەوش ئەبێ پابند بێ بە یاسا و ڕێسەکانی ناو خێزان یاخود گەنجێکە لە مەکتەب عینەشت یا لە کولیە لە پاش کولیە لە دەوا ماسەکەی تونند و تیژەیەەکە لە دەوروبەرەکە بێ لە ئێهمالی بارکەکانی خۆی بەواجبەکانی خۆی هەڵناسەیە کەواتە ئەمە خطوڕە دروستەکە بۆ سەر دەوروبەر لە کاتی خطوڕە مەسئولە لە تەسەڕفاتی ئللا چەند حاڵەتێک هەیە لە 10 بۆ 15 تووشی کۆمەڵێ نەخۆشی ترە بە پێوتر نەخۆشی سایکۆسس لەو کاتە مەسئولێتی قانونی نییە بەس دیسانەوە ئەبێ عیلاج کرێتەوە ئەنجا وەختە بنێرێتەوە بۆ محکەمە بە ئیجراعاتی لەکە کاگەڕکان قسەکەی جەنابی دکتۆر لە ڕووی یاساییەوە بە پێی یاسای ژمارە 5
من وەکو دەروون ناسێک بەڵێ لا ئێوە لە ڕووی یاسایی بە پێی یاسای ژمارە 50 ساڵی 2017 عراقی و پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 هەر کەسێک مادەی هۆشبەر بەکار بهێنێت بزانێت یان خود نەزانێت ئەمە مادەی هۆشبەرە ئەگەر هاتوو بەکاری هێنا بۆ یەک جاریش بێت ئەوە تاوانبارە بە پێی مادەی 30 سزا دەدرێت سزاکەشی دەست پێ دەکات لە 1 ساڵ تاوەکو 3 ساڵ و بە پێبژارنێکیش غەرامە دەکرێت لە 5 میلیۆن تاوەکو 2 میلیۆن دیناری عراقی واتە ئەو کەسە لە ڕووی پزیشکیەوە نەخۆشە بەڵام لە ڕووی یاساییەوە تاوانبارە ئەوە پارەیە کەم نییە ئەمە لە ڕێگای دادگاکانەوە حەزناگە زۆرتر بێ بۆی دەمێنێ بە یەکجاری کەسێک کە مادەی هۆشبەر بەکاردێنی وەکو ئەو کەسانێک کە ئێستا سیرماکە لە ڤیددیۆکە ئەو کەسانە زۆر بیان بێکارن باشە ئەو کەسانە داهاتیان نییە دکتۆر بێکارن ئەدی ئەو مادەیە ئەو پارەی لەکوێ دەینێ کە بێکارە بڵێ آخر ئەوەش پرسیارە بڵێ ئەوەیان تۆ ئالوودە بووە بەکارهێنەرە بێکارە چۆن ئەو مادەی پێ دەکرێت لێرەدا شتێک هەیە ئەو کەسێک کە مادەی هۆشبەر بەکاردێنێت کاتێک کە بێکار دەبێت هەڵدەستێ بە ئەنجامدانی چەندین تاوان تونند و تیژی ئەنجام دەدات کاری دزی دەکات کاری کوشتن ئەنجام دەدات دەتوانانی مادەی هۆشبەر بە دایکی تاوانەکان دادەنرێت لەبەرەوەی سەرچاوەیەکە بۆ ئەنجامدانی چەندین تاوانی تری گەورەتر و زۆر جار کەسێک دەبینی لە حاڵەتی بەکارهێنەریەوە دەبینی دەبێت بە کەسێکی پیاوکوش خەڵک دەکوشە یان خۆت خەڵک دەچەوسێنێتەوە یان خۆت عەدا لە خەڵک دەدا بە زۆر پارە لە خەڵک دەسێت و باوکی پیری ئەزێداوە لە ناو ماڵەوە بەڵێ شێ حاڵەتانەش دەبین کاکە سەهێنجان من مەبەستم چێ پارەکە کەمە باشە ینی کەم نییە زۆرە ئەو کەسانەی کە بە بەرنامەی استراتیجی سیخوڕەکان تووشی ئەو مادێ دەبن ئێستا بەرنمەیەکی زۆر تۆکمە هەیە لە ساحەری کوردستان کە لە ڕێی هەندێک وڵاتی دراوسێمان وا دەکە گەنجەکانی ئێمە توش بکە بۆ نمونە مادەیەکە جاری یەکەم و دووەم و سێم بەلاش دەیدا باشە کە بەلاش دەیدا کەسێکە بێکارە ئێستا ئێمە یەک دنیا خەڵکی لێ دەکەوێتەوە تاوانی لێ دەکرێتەوە بەڵام گەنجێکە لە کافتریا دانیشتووە گەنجێکە لە جادە دانیشتۆ بێ ئیشە باشە خەڵکێک دێ ئیشی لەسەر دەکا مادەکەی دەداتێ پارە سەرف دەکە بۆی ئەو کەسە توش بکە باشە بۆی تاوان زیاد بکە وریابوونەوە ئەو وریابوونە ئیشی هەر هەمومانە کاکە سەهێنجە ئیشی هەمومانە ئیشی هەموو دەستگا ئەمنیەکانە ئیشی دەستگا ڕۆشنبیریەکانە ئیشی وەزارەتە پەیوەندیەکە ئیشی داک و باوکانە بەڕاستی ئەبێ ئاگایان لە منداڵەکانیان بێ ئەبێ خێزانەکان سەرۆ خێزانەکە ئەوەندە خەریکی دەرەوە نەبن ئەبێ خەریکی ناو ماڵی خۆیان بن زۆر گرینگە ئێستا کاکە سێن ئێستا زۆر پەروەردەی خێزان زۆر گرنگەوە ئاگاداربوون لە منداڵەکانمان چۆنیەتی سیرکردنی ڤیددیۆکان چۆنیەتی سیرکردنی ڕێکلامەکان چۆنیەتی سیرکردنی بەرنامە دۆ بلاشکراوەکان چکە بەڕاستی کاریگەری زۆرە ئێستا گە تەماشا بکەین نێودەوڵەتیەوە نییە بڵین بە بەرنامەیە بەڵام بە بەرنامە بۆ گەنج و لاوی کوردانراوە ئەگەر تەماشاچونم کردووە بە بەرنامە نارانی ئێمە دەیانەوێ گەنج و لاوی ئێمە بیر لە پێشکەوتن نەکەنەوە بیر لە داهێنانێک نەکەنەوە ینی بەجددی بەداخم زۆر بەداخمانی بەداخەوە ئەگەر ئێستا سەیری بەرنامە دۆ بلاشکراوەکانی ئەو فیلمە ئێرانی و تورکیانە بکەین کاکسێن لە هەموو لەقتەکان لە هەموو ئەڵلقەکان کەیسەکی دەبینی مادەی هۆشبەرە خۆی تووشی مادەی هۆشبەر دەکا تووشی دەکەن بەکاردێنی لە ناو خێزانەکان ئێمەش هەمووان سەریان دەکەین بەبێ ئەوەی هیچ سانسۆرێک هەبێ ئەمە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری سانسۆرێکی زۆ بەهێز هێبی لەسەر ئەو کەناڵە ناوخۆیانە لەوانەیە کەناڵەکە کاتەکەی خۆی پڕ دەکاتەوە بۆ دانانی ئەو بەرنامێ بەڵام کاریگەریەکەی چەندە لە ناو خێزانەکانمان خۆی دەبێ بێلام وەکو پێشکار بەس بەجددی ئەوە لە ناو کۆمەڵگەکەم دەبینم بەجددی پێم ناخۆ ناکرێ ئێمە دووبارەی دەکەم و دیسان ئەو تۆرەم بەدڵ نەبوو بەڵام بەناچاری بۆ هۆشیارکردنەوە کاک دیتۆر لە کۆتایی بەرنامەکەم لە ڕووی دەرونیەوە چی بە دایک و باوکان دەڵێ چکە لەو دیمانە لەگەڵ بەندکراوەکان سێ چوار جار تەکیدیان کردەوە هاوڕێ لە ڕێی هاوڕێەوە لەگەڵ هاوڕێیان هاوڕەیەکم تووشی کردم دوسێ هاوڕێم توش کرد دایک و باوکان چۆن ئاگاداری هاوڕێ ئەو منداڵانە بن لە ڕووی دەرونیەوە حەزمێ بۆیانش بکەیتەوە کە کۆتایی بەرنامەکەمە دەستە خۆش بێ تەبان و خەڵە زۆر گرنگە چکە تۆ هەر مشکلەیە کە سەما کێشەیەکی گەورەیە ڕەگ و ڕیشەی هەیە من نابم بە مدمین تۆ نابی بۆ یشکابێ بۆ ڕەفیقێکی منەبم بۆ لە ناو مەجموعەیە گەنجە هەمویان توش نابن ڕەبتی سەرەکی بە با بڵێن چۆنێتی گەشەکردنی ڕۆحی ئەو مناڵە لە ناو خێزانەکە کە ڕاستەخۆڕ پەیوەندی بە
ئەو پەیوەندی ڕۆحەی لە بینی دایک و باوکەکەیە چۆن پەیامی ئامۆژگاریەکان چۆن بگەێنێتە مناڵەکانی کە باوکە و دایک نییە شەڕەشەق و بەزم و ڕەزم بێ لە بینیانە ئەمانەم ئەهە کە ئەچنە دەرەوە ئەچێتە مەکتەب ئەچێتە کۆڵان بە دوای لێکچووی خۆی ئەگەڕێ یا تووشی تون و تیژیە بێ یا لە ڕووی ڕۆحەیەوە سیقی بەخۆی نییە خواخواتی قبول کرێ لە دەرەوە تووشی ئیشی خراپە بێ بە ئاسانی فێرەکە باوکەکان چی بکەن بە خێرایی پێم بڵێ وەڵام جارە پێش هەموو شتێ نییە یاسا و ڕێسا جوانەکانی ناو خێزان ئەبێت دایک و باوک نییە جوان داینێن و بینێرن بۆ منداڵەکان بەڕاستی چونکە شوهەوای خێزان کە خراپ بوو ئینتاجی مناڵی خراپەکرێ بۆ ناو کۆمەلگا نقطەی دووەم کە زۆر زەڕورە کە طبعاً ئێمە وەکو ئینسان مەخلوقێکی کۆمەڵایەتین بوونەرەوەیکی کۆمەڵایەتین من شتی باش لە تۆ فێرە بم شتی خراپیشت لێەوە فێرە بم درستە تۆ ئەگەر باش بی من ڕەفاقەتت کەم باشە بم خوی یەکە گرینێ ناو خراپەکەم عکسەکەشی هەرڕاستە دەستەکەشی هەرڕاستە سپاس بۆ میوانانی هێژام بەڕاستی دیسان بەداخم کە وتەوەرەمان هەڵبژار کاتم نەما ئینشاءڵڵا لەخوا داوا دەکەم ئەم کوردستانە بپارێزرێ لەم مادەیە هیوادارم جارێک کە بەرنامەم تەوەری بەرنامەم لەسەر ئەو بەرنامە نەبێ هیوادارم زۆرتون بن بنە بڕی بکەن ئێوەش لە ڕووی هۆشیاریەوە بەردەوام بن ئێوەش لە ڕووی دەرونیەوە دەرکەوتو بوون خولەک سی چرکە دەدەمێ فەرموو باش خۆی ئەوەی کە لێرە زۆر گرنگە من لێرەوە داوا لە خەڵکی هەموو هەرێمی کوردستان دەکەم بەتایبەتی تاک بە تاکی کۆمەڵگای کوردی ئێمە ناکرێت بۆ هەر ماڵێک و کارمەندێکی ئاسایشیان بۆ دابنێن ببین بە چاو بەسەریانەوە پێویستە ئێمە هەمومان ئاسایش بین هەمومان دەستگای ئەمنی بین نەهێڵین خاکەکەمان وڵاتەکەمان و خەڵکەکەمان تووشی ئەو ئافاتە بێت و هەمومان دەست لە ناو دەستی یەک بنین خەڵکەکەمان هۆشیار بکەینەوە لەسەر زەرەر و زیانی مادەی هۆشبەر لەبەر ئەوەی مادەی هۆشبەر ڕوخێنەری تاکەکان و کۆمەلگای و لێک هەڵوەشێنەرەوەی خێزانە ئێمە لە کاتێکدا کە بنکراوانمان ئازاد دەکەین هەڵدەستینە کۆمەڵێک ڕێنماییان پێ دەین چۆنێتی دوای ئازادبوونیان چی بکەن چۆن خۆیان چارەسەر بکەن و بسم بۆ لای چێ وە پێویستە کۆمەلگاش هاوکاریان بێ وە خێزانەکەش بۆ تۆ بەنسبەت ئێمە باسی بەرنامەی استراتیژیمان کرد چۆن بەرەنگاری بەرنمەیەکی استراتیژ دابنی بۆ بەرەنگاربوونی مادۆژبەرەکان بەڕاستی ئێستا ئێمە بۆردێکمانەیە بەڕێز وەزیری تەندروستی سەرپەرشتەکە بەڵام من تێبینیم هەیە لەسەر شێوازی کارەکان ئەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرپەرشتی بۆردی یاخود خولی کۆبنەوەتی خولی بکات بۆ ئەوەی هەندێک شتمان پێویستە بۆ نمونە چەند پارەمان پێویستە ئەبێ جەنابیان دابین بکات و جەنابیان لە ڕووی جێبەجێکردنی ڕێکارەکان چکە هەندێک دەستگاهی ڕێکارەکان جێبەجێ ناکە ئەبێ خودی خۆی تۆشگەیشونەما لە کۆنتترۆل نەخەنە سەر هیوادارم جارشکە ئەم تۆرە نێتۆ ناو بەرنامەی من بە ئومێدی بنە بڕکردنی لە هەرێمی کوردستان هەمیشەتان شاد سپاسکە تاوەکەستا لەگەڵم.